قەڵازش هەمان گرفتی هەیە گرفتەکە هەر ئیدارە ڕاپەڕین نیە لە کەس نەزان وایە لە سلێمانی وایە لە دهۆک وایە نەخۆشیەکە عامە. دوای 51 ساڵ لە چاندنی دارستانی دەستکردی ڕانیا ئەمڕۆ بەشێک لە دارەکانی بەهۆی وشکبوونی دەبڕدرێنەوە. بۆ زانیاری زیاتر من دەچمەلای بەڕێوەبەری دارستان و پاوانی ڕاپەڕین کاکۆشنگاکۆی کاکۆشنگ سڵاو لێبێ پێمان بڵێ ئەمڕۆ چەند دار دەبڕێتەوە هۆکاری بڕینەوەی ئەم دارانە چین؟ بەناوی خوای گەورە میهرەبان دوای دەست بەکاربوونمان وەکو بەڕێوەبەری دارستان و پاوانی ڕاپەڕین هەستمان بۆ مەترسیەکەی کە لەسەر دارستانی دەستکردی ڕاپەڕین و ڕانیە هەیە ڕانی و قەڵازە هەیە دوای نووسرامان بۆ بەڕێزی دایرەی ڕاپەڕین بەڕێز سەپێشتای دای ڕاپەڕین لیژنەیەشی مختصی نۆکەسی پێکێنا دوای تەشخیصکردن و لێکۆڵینەوەی ورد بڕیارماندا بە لابردنی ئەو دارانە کە نەخۆش بوون لە 150 دارەکانی دەستکردی ڕانیە وشک بووە. ئەمڕۆ ئەم هەڵمەتەی ئەمڕۆ هەنگاوی یەکەمە بۆ دووبارە نۆژەکردنەوە و سەوزکردنەوەی دارستانی دەستکردی ڕانیە. چەند ڕۆژتان پێویستە بۆ ئەوی بە تەواوی دارستانەکە پاک بکەنەوە؟ بە هەردوو دارستانی ڕانی و قەڵازە نزیکەی 2 مانگمان دەوێت 2 مانگی پێویستە بەڵام دەمێ لێرەوە سوپاسی سەرجەم بەڕێوەبەرایەتیەکان بکەم سوپاسی بەڕێز ئیدارەی ڕاپەڕین بکەم کە هەماهەنگ و هاوکار بوونە و سوپاسی یەکێتی ئەندازیاران بکەم و سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبان و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکان بکەم کە هەماهەنگ بوون بە دابینکردنی ئامێرەکان سوپاسیان دەکەم. کاکۆشنگ ئەو دارانەی کە لایەن بڕنەوە چیان لێ دەکەن؟ پلانمان هەیە پلانێکی وردمان هەیە و دارانە بەکاربێنینەوە بۆ دووبارە بنیادنانەوە و نۆژەکردنەوەی دارستانی دەستکردی ڕانیا پلانەکە وایە بەکاریان بێین بۆ کورسی و مێز لە داهاتوودا. ئەی لە جێ ئەم دارانە چی دەکەن؟ نووسراوی فەرمیم کردووە بۆ بەڕێز وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو ڕەزامەندی جەنابی وەزیر وەرگیراوە داوامان کردووە 10,000 جۆری نەمامی جۆراوجۆر دابین بکرێت بۆ وەرزی پاییز. ئەمجارە بیر لەوە دەکەنەوە کە نەمامێک بچێنن هەم بەری هەبێ هەم تەمەنی درێژ بێ؟ بیرمان لەوەی کردوتەوە کە جۆری دارەکان جیاواز بێ بۆ ئەوەی کە دارێک نەخۆش بێ بە ئاسایی نەگوازرێتەوە بۆ دارێکیکە ئەمەش زانست دەری خستووە کە نەخۆشی لە دارێکەوە بۆ دارێکی تر ناگوازرێتەوە بەڵام کە یەک جۆدار بێ هەمویان بەیەکەوە وشک دەبن. هەوڵەکانمان بەرنامەی تۆکمەمان هەیە هەوڵمان داوە ئێستا لەگەڵ بەڕێ سەرچاوەکانی بەڕێوەبەراتی سەرچاوەکانی ئاوی ڕاپەڕین خەریکی دەرخستەیەشین بۆ ڕاکێشانی ئاوی دەربەندی و نووسراوی فەرمیمان کردووە لە ڕێگاوبانی بەڕێوەبەراتی گشتی ڕێگاوبانی ڕاپەڕین نووسراوی کردووە لە وەزارەتی ئاوادانکردنەوەی بۆ ڕاکێشانی بۆ دروستکردنی شەقامێکی دەمەتری بە دەوری غاباتدا بەرنامەی باشمان هەیە پشتیوان بەخوای گەورە نیەتمان پاکە و سوپاسی خەڵکی ڕاپەڕین دەکەین کە هاوکارمانی پشتیوانمانن لەبەرەوەی دارستانی دەستکردی ڕانیا مێژوویەکی دوور و درێژ و قوڵی هەیە لەگەڵ دانیشتوانی ناوچەکە. کاکۆشنگ باس لەوە کرد کە قەڵازەش هەمان گرفتی هەیە وایە؟ بەڵێ قەڵازش هەمان گرفتی هەیە گرفتەکە هەر ئیدارە ڕاپەڕین نیە لە کەس نەزان وایە لە سلێمانی وایە لە دهۆک وایە نەخۆشیەکە عامە بەڵام وشکە ساڵی گۆڕانی کەشوهەوای ساڵی پار کاریگەری زۆری هەبوو لەسەر دارستان. ئەوانەی کە وشک نەبوونە مەترسیان لەسەرە؟ طبعاً دەبێ خزمەت بکرێ و دەبێ خەڵک ژینگەی خۆی بپارێزێ ئەو کەلوپەلانەی کە خەڵک خۆی دێنێ بۆ سەفرە و گەشت و گوزار و ئەمانە پێویستە لەگەڵ خۆی کۆیان بکاتەوە ئەڵیان بگرێتەوە لەبەرەوەی ئەمەش بەشێکە هۆکارێکی یەکێکە لە هۆکارەکان بۆ وشکبوون و نەخۆشکەوتنی دارەکان. دەستەکانت خۆسپاس کاکۆشنگ عەزیزی عەزیزمان دای بەڵێ دارستانی دەستکردی ڕانیا لە ساڵی 1975 لەسەر ڕوبەری 1262 نمزەوی دروست کراوە بۆ هەر دۆنمێک 120 زاری سنۆبەری تێدا چەقێنراوە.